شەشەمی پەرلەمانی کوردستان بە ناوی سەرۆکایەتی دیوانی پەرلەمانی کوردستان بە خێرهاتن و پیرۆزبایی گەرمتان لێ دەکەم و هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم لە کاری داهاتوتان وەک ئەندامی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بە خێرهاتنی باڵوێز و کونسڵ و نێردە دیبلۆماسیەکان و میوانە بەڕێزەکان دەکەین. بەڕێزان، بەرنامەی کاری دانیشتنی دەستپێکی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەم شێوەیەی خوارەوەیە. بەپێی حکمی ماددەکانی 46 و 47 و 48 لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارە 1 ساڵی 1992 هەموار کراو و ماددەی 3 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بەرنامەی کاری دانیشتنی یەکەمی خولی پاییزەی ساڵی یەکەم لە خولی شەشەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 2/12/2024 بەم شێوەیە دەبێت. یەکەم، کردنەوەی دانیشتنەکە بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەست پێ دەکات. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. والذين استجابوا لربهم وأقاموا الصلاة وأمرهم شورى بينهم ومما رزقناهم ينفقون. يا أيها الذين آمنوا لا تخونوا الله والرسول وتخونوا أماناتكم وأنتم تعلمون. بسم الله الرحمن الرحيم. وقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون. بسم الله الرحمن الرحيم. على الله توكلنا ربنا افتح بيننا وبين قومنا بالحق وأنت خير الفاتحين. صدق الله العظيم. دووەم، بفەرمونون بە 1 دەقیقا بێدەنگ وەستان بۆ ڕێزگرتن لە گیانی پاچی شەهیدانی کوردستان و مارشی نیشتیمانی ئەی ڕەقیب. فەرموون. سێیەم،
بەپێی حکمی بڕگەی دووەمی مادەی 11 و بڕگەی یەکەمی مادەی 12 لە پەیڕەوی ناوەخۆی پەرلەمانی کوردستان داوا لە بەڕێز محەممەد سلێمان محەممەد دەکەم لەبەر ئەوەی بەتەمەنترین کاندیدی ئامادە بووە لە نێو پاڵێوراوانی سەرکەوتووی خولی شەشەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان با بفەرموێت بۆ سوێند خواردن و بەڕێوەبردننی دانیشتنەکە بە پێی پەیڕەوی ناوەخۆی پەرلەمانی کوردستان. من محەممەد سلێمان محەممەد ساڵح بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی هەرێمی کوردستان عێراق و بەرژەوە دێباڵاکانی بکەم. بەناوی خوای گەورە و میهرەبان خەڵکی خۆشەویستی کوردستان بەڕێزان کۆنسڵ و دیپلۆماتکارانی ئامادەبوو بە خێراتنیەکی گەرمتان لێ دەکەم. ئەندامانی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ئەمڕۆ بە فەرمی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دەست بە کارەکانی دەکات و قۆناغێکی تر لە ژیانی سیاسی لە هەرێمی کوردستان دەست پێ دەکات و ئێمەی پەرلەمانتارانیش لە بەردەم بەرپرسیارەتێکی گرنگ داین. بەرپرسیاری نوێنەرایەتیەکی ڕاستەقینەی خەڵک و پابەندبوون بە هەموو ئەو بەڵێنانەی کە بە دەنگدەرانمان و خەڵکی کوردستان بەگەشتی داوە. بەڕێزان خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لە قۆناغێکا دەست بەکار دەبێت کە خەڵکی کوردستان دووچاری چەندین قەیرانی قورس بوونەتەوە. لە پێش هەموویانەوە قەیرانی موچە و خزمەتگوزاریە گشتیەکان و بێکاری گەنجان و پاشەکشێ لە تەواوی سێکتەرەکاندا. بۆ پێی کە پەرلەمان تاکە دامەزراوەیە لە هەیەما کە لەلایەن خەڵکەوە متمانی پێدراوە و شەرعەتی جەماوەری بەدەستێناوە، ئەوەش وا دەکات کە پەرلەمان لە هەموو پۆستەکانی تر وەک سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت گەورەتر و شەرعیتر بێت. تا ڕادەیەک هەموو پۆستە باڵاکان دێنە پەرلەمان لە بەردەمی ئێوە بەدەنجی ئێوە متمانە وەردەگرن. بۆیە داواکارم ئەگەر لە ڕابردوودا لە خولەکانی پێشوودا پەرلەمان وەکو پێویست ڕۆڵی خۆی نەگەجێڕابێت، داواکارم هەموو پەرلەمانتارانی بەڕێز لەم خولەدا بە و پەڕی چۆسک و چالاکی ڕۆڵی خۆیان بجێڕن و هێز و بەهای خۆیان و دامەزراوەکان و ئاستی گیان بزانن، چونکە ئێوە بەرزترین و شەرعیترین دامەزراون. بەبێ ئێوە هیچ کەس لە هەر پلە پۆستێکدا بێت ناتوانێت حکمی ئەم هەرێمە بکات. لە کۆتاییەوە ئەمڕۆ لە بەردەم هەموو خەڵکی کوردستان سوێندی یاسایی دەخۆین، بەڵام نابێت هیچ کەسمان لەبیری بکات کە ئێمەی پەرلەمانتار لە بەردەم ئەرکێکی ئەخلاقی وجدانی داین کە خەڵکی کوردستان خستوێتە سەر شانمان. ئەویش بەرگریکردنە لە قوت و ژیان و گوزەران و سەلامەتی و پاراستنی بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستان. بۆیە داواکارم بەو پەڕی دڵسۆزیەوە چاودێری سامانی گشتی بن
و یاسای گونجاو بۆ ئاسانکردنی ژیانی هاوڵاتیانی کوردستان پەسەند بکەن و ڕۆڵی چاودێری حکوومەت و کاربەدەستانیش فرامۆژ نەکەن. سپاس بۆ ئێوەی بەڕێز. ئێستاش بەپێی بڕگەی دووهەم لە مادەی 12 بەردەوامە بێن لە خوێندنی سوێندی یاسای. ئێستا ناوەکان پێنج ناو پێنجنان دەیخوێنینەوە. داوا لە بەڕێزانەکەم ئامادە بن یەک بۆ سوێند خواردن. آزاد كريم محمد قادر. أهلان اسكندر قادر عمر. أجين أحمد رشيد حاجي أمين. إبراهيم محمد صالح نعمو شرف. برای سرکی پارلمان و پی ماده 12 جنابی شوابه دوباره کی تو سویانه کرد چون که پیچوانه سویانه کیه. برای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. من ئالان ئەسکەندەر قادر عومەر بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. زۆر سپاس. بەناوی خوای گەورە. من ئەژین ئەحمەد ڕەشید حاجی ئەمین بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. از دکتر ابراهیم محمد صالح نعمو شرف سیند خم خدای مازن پارێزگاریل ایکتیا گلو خاکا کردستان عراقی و برجواندی توی دبالا بکه. من آزاد محمد أمين حسن حسين سوێن بەخوای گەورە دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. أحمد محمد نوح محمد. إسلام سعدي علي مامك. أكبر غريب أحمد محمد. آلاء غايب حسام الدين فخري. أميد علي حما صالح.
من أحمد محمد نوح محمد بخواي قورة سوين دخم كباريزغاري كيتي قلو خاكي كردستان عراق برجواندية بالاكاني بكم من أكبر غريب أحمد محمد بخواي قورة سوين دخم كباريزغاري كيتي قلو خاكي كردستان وعراق وبرجواندية بالاكاني بكم أس إسلام سعدي علي مامك أس إسلام سعدي علي مامك خدای مازن سین دخوام کو برجواندیا گل کردستان و ایکاتیا آخو گل و کرامت و ماف و آزادیان هولاتیان و سامان گشتی به پاریزم و ارکی اندامتی پراستی و برای سروکی پارلمان پیوسته اعاده کاتو چون که تجاوزی کرد سوینده کت کادکم برای سروکی پارلمان لناو یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان سیغەکمان هەیە لەناو پەیڕە و سیغەک هەیە هەر کاتێک تەناقوض لە بینی پەیڕە و یاسا هەبوو کار بە یاساکە دەکرێت لەبەرەوەی بەرزترە لە پەیڕە و بۆیە پێویستە سوێند خواردنەکە بەو سیغەیە بێ کە لە ناو یاسای ژمارەیەکی ساڵی 1992 هاتووە. زۆر سپاس. اس اسلام سعدی علی مامک خدای مازن سین دخوام کو پارێزگاری الایکاتیا گلو آخا کردستان عراقی و برجواندین بالا بکم. من ئالا غاب حسام الدین بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان و عێراق و بەرژەوەندی باڵاکانی بکەم. سپاس. من ئومێد علی حەمە ساڵح بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق و بەرژەوەندی باڵاکانی بکەم. باسل عزة رمضان عبد الرحمن بخاري جميل علي بير داود باختيار حمد صالح أحمد ولي بدل عبد الباقي أبا بكر عبد الله برزو عبدي أحمد عبدي. من باسل عزت رمضان عبد الرحمن بخواي گەورە سین دەخۆم کە پارێزگاری لە یەشێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. من بەختیار حەمە ساڵە ئەحمەد وەلی بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندی باڵاکانی بکەم. من بخاری زەمیل علی پیرداوت بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندی باڵاکانی بکەم. سپاس. من بدل عبد الباقي أبا بكر عبد الله بخوي گەورە سین دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان و عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. من بەرزۆ عەبدی ئەحمەد عەبدی بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. سپاس. دووبارە ئەڤین فتاح حاجی مام ئۆمەر بنستانی عسمەت دینۆ بیرێ
بهجت علي إبراهيم مصطفى، برزان عثمان محمد أحمد، باكستان حمد أمين يوسف حمد أمين. بله. من ئەڤین فەتا حاجی مام شێخ عومەر بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بم. ئەس بەنستان عسمات دین و بە خدای مەزن سیند خۆم و پارێزگاریش ئێکەتیا گەل و ئاخا کوردستانی عێراق و بەرژەوەندیە نوێن بلند بکەم. ناو خدای مزن و دلوان از بهجت علی ابراهیم مصطفى سینت خم خدای مزن پارێزگاری الایکتیا گل و خاکا کردستان عراق و برجواندی توید بالا بگرم. من برزان عثمان محمد أحمد بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. لێرەشەوە داوا لە بەڕێز سەرۆکی پەرلەمانەکەم ڕێگەمدا بە زمانی شیرینی هەورامی سوێنەکەم دووبارە بکەمەوە. من بەرزان عوسمان محەممەد ئەحمەد بەخوای گەورە قەسەم وەرو پارێزگاری جەیەکێتی گەل و خاک و کوردستان و عێراقی و بەرژەوەندیە باڵاکاش پارێزنم. بەناوی خوای گەورە و میهرەبان من پاکستان حەمەد ئەمین یوسف حەمەد ئەمین دۆرەمەری بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکەتی گەل و خاچی کوردستان عێراق و بەرژەوەندە باڵاکانی بکەم. سپاس. جگر عبدالعزيز علي أمين، جوان رو محمد أحمد حما، جوتيا يوسف سعيد إسماعيل، جوهر نامق سوار خضر، جيمس حسد حسدو هيدو. از جگر عبدالعزيز علي أمين بخدای مزن سین دخوم کو پارێزگاریە ژێکەتیا گەل و ئاخا کوردستان عێراق و بەرژەوەندیە نوێن بلند بکەم. من جوانڕۆ محەممەد ئەحمەد حەما بەناوی خوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاچی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. من جوتیار یوسف سعید ئیسماعیل بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاچی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. شمت باب برون روث قوتشا من جيمس حسد وهيدو داودم بخوا گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستانی عێراق و بەرژەوەندی باڵا بکەم. بەس هەگە ڕوخسەتی جنابی سەرۆکی پەرلەمان بە سریانی قسەک دەکەم. بخالت مەڕیا هاوەخ ناطۆرێقا زدقت بنەی ئومتەن کلدای سریای ئاتۆڕای و زدقت بنەی إقليمة كردستان بالسيمراء. من جوهر نامی قسوارە بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاچی کوردستان عێراق و بەرژەوەندە باڵەکانی بکەم. خالد محمد نادر رشيد، خوشناو صديق علي إبراهيم،
خۆشی فەریدون عومەر حسێن، داریویش عەلی عەبدولسەلام محەممەد، داستان بەرام ڕەسوڵ حەسەن. من خالد محەممەد نادر ڕەشید بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. من خۆشناو سدیق علی برای معقوبانی بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاچی کوردستان و عێراق و بەرژەوەندیەکان باڵەکانی بکەم. بەناوی خوای گەورە من خۆشی فەریدون عومەر حسێن بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. سپاس. بەناوی خوای گەورە من داریوش عەلی عەبدولسەلام محەممەد بێتواتی بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاچی کوردستان و عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. زۆر سپاس. من داستان بەهرام ڕەسوڵ بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاچی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. دانا ئامانج نەجیب شەمعون، دیەکان حەیدەر ڕەحیم عەبدولقادر، ديكو فاروق جميل صادق، رامي نوري عوديش دانيال، روجان جبار محمد حسين. شم بابا برونا من دانا ئاماژ نەجیب شەمعون بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. سپاس. بەناوی خوای گەورە و میرەبان من دێکان حەیدەر ڕەحیم عەبدولقادر بەناوی خوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. سوپاس. من دێک و فاروق جەمیل بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری لە یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق و بەرژەوەندە باڵەکانی بکەم. سوپاس. شماوە و ڕۆڕەحەت قوچە من ڕامی نوری عەودیش سیاوش بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاچی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. از روژان جبار محمد حسین خدای مزن سین دتخم کو پارێزگاریش ئێکەتیا گەل و ئاخا کوردستان عێراق و بەرژەوەندیە نوێیان بلند بکەم. روجان زيور محمد أمين مولود، روز سالار حميد صدر الدين، ريابين محمد محمود محمد، ريناز عزت عارف عبان، روز أحمد محمد معروف. من روجان زێوەر محەممەد ئەمین بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. زۆر سپاس. بەناوی خوای گەورە و میرەبان من ڕۆژ سالار حەمید سەدرەدین
بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری لە گەل و خاچی کوردستان عێراق و بەرژەوەندە باڵاکانی بکەم. من ڕێبین محەممەد محمود محەممەد بەناوی خی گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵەکانی بکەم. ئەس ڕێناس عەزەر عەبان خدای مازن سین دەخۆم پارێزگاریە شێکەتیا گەل و ئاخا کوردستان عێراق و بەرژەوەندیە دوێن بلند بکە. من ڕاوەز ئەحمەد محەممەد بەخوای گەورە سوێنە خۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاچی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. زمان حسن أحمد رسول جاكاو عبد الله حمى صالح ميران جهاد إبراهيم علي ملو جيان صلاح الدين عيسى أحمد سارة محسن قادر علي بناوي خواهي بخشندي مهربان من زمان حسن أحمد رسول بخواهي قورة سوين دخوم كبارزگاري يچتي قلو خاجي كردستان عراق وبرجوندي بالاكاني بكم. من جاكا وعبد الله حمى صالح ميران بخواي قورة سوين دخوم كبارزگاري يكيتي قلو خاجي كردستان عراق وبرجوندي بالاكاني بكم. من جهات إبراهيم علي ملو بخواي قورة سين دخوم كبارزگاري يكيتي قلو خاكي كردستان عراق و برجواندية بالاكاني بكم. من جيان صلاح الدين عيسى أحمد بخواي قورة سين دخوم كبارزگاري يكيتي قلو خاكي كردستان عراق و برجواندية بالاكاني بكم. من سارة محسن قادر علي بخواي قورة سوين دخوم كبارزگاري ليكيتي قلو خاكي كردستان عراق و برجواندية بالاكاني بكم. سپاس. سازگار فريق عبد الله محمد سالار رفيق حسن أحمد سردار خليل علو سليمان سروان أحمد عودي أحمد سعدي خدر أحمد مامك بناوي خواي قورو مهربان من سازگار فريق عبد الله محمد بخواي قورو سوين دخوم كبارزگاري يكيتي قلو خاكي كردستان عراق و برجواندية بالاكاني بكم. من سالار رفيق حسن أحمد بخواي قورو سوين دخوم كبرجواندي يكيتي قلو خاكي كردستان عراق و برجواندية بالاكاني بكم. من سالار رفيق حسن أحمد بخواي قورة سوين خوم كبارزگاري كتي قلو خاكي كردستان عراق و برجواندية بالاكاني بكم. ناوی خدای مازن دلوان
از سردار خلیل علو بیتکاری برواری به خدای مازن سین دخوم کو پارێزگاریە یەکێتیا گەل و ئاخا کوردستان عێراق بەرژەوەندیە نوێن بلند بکەم. بناوی خواهی مزن و دعوان من سروان احمد عودی احمد هرکی بخواهی گەورە سوێن دەخۆم کە پارێزگاریە چیتی گەل و خاچی کوردستان عێراق بەرژەوەندێ باڵاکانی بکەم. بناوی خواهی گەورە میهرەبان من سعدی خدر ئەحمەد مامک خەیلانی بەخوای گەورە سوێن دەخۆم پارێزگاری لە یەکێتی گەل و خاچی کوردستان عێراق و بەرژەوەندە باڵاکانی بکەم. زۆر سپاس. سليم شعبان محمد طاهر صادق سميرة حسن حميد حويس سوسن كاكمم محمد مولود سيبان سالم حسن محمد سعيد سرخيل نجم الدين محمد أحمد. ناوی خدای مازن و دلوان از سلیم شعبان محمد طاهر صادق بلوگولی به خدای مازن سین دخم کو پارێزگاری ژێکەتیا گەل و ئاخا کوردستان عێراق و بەرژەوەندی نوێن بلند بکەم. من سميرة حسن حميد حويس بخواي گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاچی کوردستان عێراق بەرژەوەندی باڵاکان بکەم. من سوسن کاکەمە محەممەد گردەسۆری بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق بەرژەوەندیەکانی باڵا بپارێزم. من سەرخێڵ نەجمەدین محەممەد ئەحمەد بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندە باڵاکانی بکەم. بناوی خودم از سیپان سالم حسن محمد سعید ناسیار سیپان آمدی با خدای مزن سین دخوم کو پارێزگاری یەکێتیا گەل و خاکا کوردستان عێراق و بەرژەوەندیە بلندێ نوێ بکەم. سهد محمد قادر محمد شعلا وكوسرة رسول علي شفان سعيد عمر سعيد شنيار غفور صالح رسول شنيار أنور حسن أحمد. بناوی خوای گەورە و مهرەبان من شاڵا و کۆسڕ ڕەسوڵ عەلی بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاچی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. بەناوی خوای بەخشندەی میهرەبان من سەرهەد محەممەد قادر محەممەد بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاچی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. بناوی خدای مزن و دلوان از شوان سعید عمر ناسیار مالا شوان سین دب خدای مزن خۆم کو پارێزگاری یەکێتیا گەل و ئاخا کوردستان عێراق و بەرژەوەندیە دوێت بلند بکەم. سپاس. بناوی خوای بەخشندە و میهرەبان من شلێر غەفور صالح ڕەسوڵ بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاچی کوردستان داش عێراق و
بەرژەوەندی باڵاکانی بکەم. من شنيار أنور حسن أحمد. من شنيار أنور حسن أحمد بخواي جورا سوين دخوم كبارزگاري يتيجلو خاكي كردستان عراق برجون دي بالاكاني بكم. شهرام علي قجو حسن، شيرين يونس عبد الله عزيز، عبد الستار مجيد قادر معروف، عثمان قادر إبراهيم شاهين، عدنان حسين حسن علي. من شهرام علي كجو حسن بخواي جورا سوين دخوم كباريزگاري لا يكيتي قلو خاكو يكيتي قلو خاكي كردستان عراق وبرجوندي بالاكاني بكم. من شيرين يونس عبد الله بخواي جورا سوين دخوم كبارزگاري يكيتي قلو خاكي كردستان عراق وبرجوندي بالاكاني بكم. من عثمان قادر إبراهيم شاهين بخواي جورا سوين دخوم كبارزگاري يكيتي قلو خاكي كردستان عراق وبرجوندي بالاكاني بكم. بسم الله. من عدنان حسين حسن علي بخواي جورا سوين دخوم كبارزگاري يكيتي قلو خاكي كردستان عراق وبرجوندي بالاكاني بكم. علي حما صالح طه محمد، عمر عبد الله فتاح محمد، فاتح محمد سليمان أحمد، فجين عبد الرحمن محمد أمين حاجي، فهير شروان عبد الواحد ملو. بناوي خواي جورا ومهربان من علي حما صالح طه محمد بخواي جورا سوين دخوم كبارزگاري يكيتي قلو خاكي كردستان عراق وبرجوندي بالاكاني بكم. بناوي خواي جورا ومهربان من فاتح محمد سليمان فاتح سنقاوي بخواي جورا سوين دخوم كبارزگاري يكيتي قلو خاكي كردستان عراق برجوندي بالاكاني بكم. سپاس. بناوي خدای مازن و دلوان از وجین عبدالرحمن محمد امین حاجی خدای مازن سیندخم کو پاریزگاریش اکتیا گل و آخا کردستان عراق و برجواندی توی بلند بکم. سپاس. از بهیل شیروان عبدالواحد ملو بخدای مازن سیندخم کو پارزگاری جئکتیا گل و خاک کردستان عراق و برجواندی نوین بلند بکم. فالا فريد إبراهيم حسين، فجين ديوالي رمضان فتاح، كاو علي كريم محمد، كلحي محمد كلحي طاهر، كردوان جمال محمد إبراهيم. بناوي خواي قورو مهربان من فالا فريد إبراهيم حسين
بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. بناوی خدای مازن و دلوان از وجین دیوالی رمضان فتح بخدای مازن سین دتخوم کو پارێزگاریە یەکەتی و گەل و خاکە کوردستان عێراق و بەرژەوەندیت بلند بکەم. زۆر سپاس. بەناوی خوای گەورەی مهرەبان من کاوە عەلی کەریم محەممەد بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندی وڵاکانی بکەم. ناوی خدای مازن و دلوان از کلح محمد کلح محمد کلح طار خدای گەورە سوێن دەخۆم کو پارێزگای یەکێتی گەلی خاکی کوردستان و عێراق و بەرژەوەندیەکەی بەڵاکانی بکەم انشاءالله. بەناوی خوای بەخشندە و میهرەبان من کوردەوان جەمال محەممەد ئیبراهیم بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. كجان محمد كريم عباس قوران ظاهر عثمان أولا لاهور جنجي برهان نوري لاوين محمود علي نادر محمد سليمان محمد طه قادر مصطفى من کەژان محەممەد کەریم عەباس بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. بەناوی خوای گەورە و میهرەبان من گۆران زاهیر عوسمان عەوڵا ناسراو بە گۆران دیبەگەیی بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. سپاس. من لاوین محمود علی نادر بەخوای گەورە سوێن دەخۆم بەخوای گەورە سوێن دەخۆم پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. بەناوی خوای گەورە و میهرەبان من محەممەد تەها قادر مستەفا ناسراوم بە حەمەی حەلاق بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. سپاس. محمد فيصل كريم خان محمود مصطفى عبد الله وسو محمد منى نبي نادر قهوتي مهدي علي عبد الله رحيم ميران محمد عباس حسن بەناوی خوای گەورە و میهرەبان من مستەفا عەبدوڵڵا وسو محەممەد بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. من منى نبي نادر عبد الله قهوتي بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەڵ و خاکی کوردستان عێراق بەرژەوەندیە باڵاکانی بکەم.
Yüce Tanrı adıyla milletime ve Kürdistan halkına söz veriyorum. Her zaman yeminimde sadık kalacağım. بناوي خواي قورو مهربان من ميران محمد عباس حسن بخواي قورا سوين دخوم كبارزگاري يكيتي قلو خاشي كردستان عراق و برجواندية بالاكاني بكم من محمد فيصل كريم خان برادوستي بخواي قورا سوين دخوم كبارزگاري يكيتي قلو خاكي كردستان عراق و برجواندية بالاكاني بكم زور سپاس بناوي خواي بخشنده ومهربان من مهدي علي عبد الله رحيم بخواي قورا سوين دخوم كبارزگاري ليكيتي قلو خاكي كردستان عراق و برجواندية بالاكاني بكم مرد علي رسول خالة مزن همداد أنور رشيد نجدة نوري محمد عرب نصرة صوفي علي إسماعيل نشتمان مصطفى أحمد حمد أمين بناوي خدا من مرد علي رسول خاڵە بە خودای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندە باڵاکانی بکەم. بەناوی خدای گەورە و میهرەبان من مەزن هیمداد ئەنوەر ڕەشید بەک بێتواتە بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. من نجدة نوري محمد عرب بخواي گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. من نصرة صوفي علي إسماعيل بخواي گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. بناوي خواي قورا من نشتمان مصطفى أحمد بناوي خواي قورا من نشتمان مصطفى أحمد ناوپردانی بخواي قورا سوين دخوم كا پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. زۆر سپاس. هافين سعيد خضر عمر هلز أحمد محمد حسن هلالة محمد الماس همزة هالقر نجيب عثمان نجيب هيرو عطار حمر رشيد محمود ناو خدای مازن و دلوان از دکتر هاوین سعید خضر عمر خدای مازن سیند خوم گو پارێزگاری الایکتیا گلو خاکی کردستان عراق و برجواندی نوی بلند بکم. اس هلس احمد محمد حسن ناو خدای مازن سیند خوم گو پارێزگاریا ایکتیا گلو آخا کردستان عراق و برجواندی نوی بلند بکم. سپاس. من هەڵگۆر نەجیب عوتمان نەجیب بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان عێراق و بەرژەوەندە باڵاکانی بکەم. بنای خۆی گەورە و میهرەبان من هەڵاڵە محەممەد ئەڵماس
بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاریەکێتی گەل و خاکی کوردستان و عێراق خاکی کوردستان عێراق و بەرژەوەندێ باڵاکانی بکەم. سوپاس. بناوی خوای گەورە بەخشندە و میرهەبان من هێرۆ عەتار حەما ڕەشید محمود بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاکی کوردستان و عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. سپاس. هێش و غەریب محەممەد فەرج خەسرەوە هەردی صلاح الدین ئەحمەد ڕۆستەم هەڵمەد وشیار کەریم محەممەد وشیان خودێدە ئۆمۆ ساڵح وەتایی بەنای خوای گەورە و میرەبان من هێش و غەریب محەممەد فەرەج بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری لە یەکێتی گەل و خاکی کوردستان و عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. بسم الله الرحمن الرحيم من هەردی صلاح الدین ئەحمەد ڕۆستەم بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەکێتی گەل و خاچی کوردستانی عێراق و بەرژەوەندیە باڵاکانی بکەم. ناوێ خودێ مەزن و دلۆڤان ئەس وشیان خودێ دا ئۆمۆ ناوێ خودێ سۆن دخم کۆ پارێزگاریەش گەل و خاکا کوردستان عێراق و بەرژەوەندیە نوێت بلند بکەم. سپاس. بەناوی خوای گەورە من هەڵمەد هۆشیار کەریم محەممەد بەخوای گەورە سوێن دەخۆم کە پارێزگاری یەشێتی گەل و خاچی کوردستان عێراق و بەرژەوەندێ باڵاکانی بکەم. سپاس. بەڕێزان ئێستا پرۆسەی سوێند خواردن کۆتایی پێهات پیرۆزاییتان لێ یەکەم زۆر سوپاسی دەستەی دیوانی سەرۆکایەتی هەرێمەکەم هەرچیان کێشا زۆر سوپاسیانەکەم هیوادارم سەرکەوتوو بن. بابزين بەڕێزان ئێستاش بەپێی بڕگەی یەکەمی مادەی 14 دەرگای خۆپاڵاوتنەکەینەوە بۆ ئەو کاندیدە بەڕێزانەی کە ئاینەوەی خۆیان کاندید کرد بۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان.
داواکارین نصاب بەپێی مادەی 5 بڕگەی سیە ئەگەر ئەتوانینەوە وەختە حکومی ئەوە بین. ئێستا دەرگامان کردوتەوە بۆ خۆپاڵاوتن. کاکوردەوان خۆی پاڵاوت بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان. چی تر کاندیدا؟ کاک عەدنان بۆ جێگری سەرۆک پەرلەمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان. یەک دقە بەزەحمەت. یەک دەوی بیکەنەوە. سەرۆکی بەڕێز بەڕێز سەرۆکی پەرلەمان دەرگای سەرۆکی پەرلەمان بکەنەوە بە تەنها هەموو کاندیدەکان وەرگرن اینجا جێگر اینجا دوا بە دوای ئەویش سکرتێر. بەڵێ زۆر باشە بۆ سەرۆکی پەرلەمان کاک کوردەوان جەمال. کوردەوان جەمال سەرۆکی پەرلەمان. جێگری سەرۆکی پەرلەمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان. بەڵێ. دکتۆر میران بەزبانەوەکی بنووسم ئەگەر مەجالم بیت. دکتۆر میران بۆ سەرۆکی پەرلەمان. دکتۆر میران سەرۆکی پەرلەمان. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان دکتۆرە ڤاڵا فەرید ئیبراهیم بۆ سەرۆکی پەرلەمان و هەڵگورد نەجیب عوسمان بۆ سەرۆکی پەرلەمان. با خۆی بڵێ. بەڵێ خۆی بە ڕایگەیەنێ. بەڵێ چیە یەکەم یەکەم ڤاڵا فەرید ئیبراهیم. بەڵێ هەڵگۆرد نەجیب عوثمان نەجیب بۆ سەرۆکی پەرلەمان. بەڵێ کەسی تر هەیە؟ زۆر باشە بۆ پۆستی جێگری سەرۆکی پەرلەمان. کاک عەدنان. کەسی تر بۆ جێگر؟ چیتر؟ بەهجەت عەلی ئیبراهیم بۆ پۆستی جێگیری سەرۆکی. نەمکرد. بەهجەت عەلی ئیبراهیم. بەڵێ. بەڕێز سەرۆکی. مەرد عەلی ڕەسوڵ خاڵە بۆ پۆستی جێگری سەرۆکی پەرلەمان. ئومێد عەلی حەمە ساڵح. ئومێد. بەڕێز سەرۆکی بەتەمان بەهجەت عەلی ئیبراهیم بۆ پۆستی جێگیری سەرۆکی پەرلەمان. بەڵێ جەنابتی. بەڵێ بەهجەت عەلی ئیبراهیم بۆ پۆستی جێگیری سەرۆکی پەرلەمان. کەسی تر؟ زۆر باشە بۆ سکرتێری پەرلەمان.
سكرتيري برلمان فرمو شيرين شيرين يونس عبد الله. بلى بلى شيتر بلى فرمو شلير غفور شلير غفور صالح. سوسن كاكما محمد. سوسن كاكما محمد. شيتر بلى بلى نوري منك رامي نوري عوديش بو بوستي سكرتيري برلمان. بلى جنابه الرس هو تمام شو زي بدنا بيضربوا يجون به هو هافين سعيد خضر. نجدة نوري محمد سروكي برلمان. نجدة نوري محمد وبوستي سكرتير. كسيتر نية زور باشا أحمد بوان برای سەرۆکی پەرلەمان ئەگەر بکرێت ناوەکان بخوێننەوە بۆی تەکید بین لاوەی. زۆر باش. یەکەم کوردەوان جەمال سەرۆکی پەرلەمان بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان. شاڵا و کۆسرەت ڕەسوڵ عەلی بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان. دکتۆرە ڤالا فەرید ئیبراهیم بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان. هەڵگورد نەجیب عوسمان بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان. جنابی سەرۆک من ماوم میران محەممەد عەباسیش سەرۆکی پەرلەمان بوو. دکتۆر میران محەممەد عەباس بەڵێ نووسیت. دکتۆر میران محەممەد عەباس بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان. دکتۆر میران محەممەد عەباس بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان. عەدنان حسێن حەسەن بۆ پۆستی جێگری سەرۆکی پەرلەمان. ئازاد محەممەد ئەمین حەسەن بۆ پۆستی جێگری سەرۆکی پەرلەمان. بەهجەت عەلی ئیبراهیم بۆ پۆستی جێگری سەرۆکی پەرلەمان. مەرد عەلی ڕەسوڵ پۆستی جێگری سەرۆکی پەرلەمان. ئومێد عەلی حەمەساڵح بۆ پۆستی جێگری سەرۆکی پەرلەمان. بەهجەت عەلی ئیبراهیم بۆ پۆستی جێگری سەرۆکی پەرلەمان. بەڕێز سەرۆکی پەرلەمانە و بەهجەتی دووەمت خوێن دووبارەیە هەر ئەوەی سەرەیە. بەهجەت عەلی ئیبراهیم یەک بەهجەت دوو جار پێوتم. دوو جار پێوتم بۆیە. شیرین یونس عەبدوڵڵا بۆ سکرتێری پەرلەمان. شلێر غەفور ساڵح بۆ پۆستی سکرتێری پەرلەمان. سەوسن کاکەمەند محەممەد بۆ پۆستی سکرتێری پەرلەمان. ڕامی نووری عۆدیش بۆ پۆستی سکرتێری پەرلەمان. هۆڤین سەعید خەزر بۆ پۆستی سکرتێری پەرلەمان. نەجدەت نووری محەممەد بۆ پۆستی سکرتێری پەرلەمان. ئێستا ئەمانەیە بزانین عفو سەرۆکی پەرلەمان ناو و خەلەت گوت. دکتۆر هاوین سعید خضر عەمەر. هاوین سعید خضر عەمەر. دکتۆرە هاوین سعید خضر عەمەر. بەڵێ. تەواو. ئێستا بزانین ژمارەی ئامادەبووان. کەواتە بەو پێیە ئەوانەی چوونە دەرەوە بزانین ئەوانەی کە چوونەتە دەرەوە داوایان لێەکەین کە بێن بگەڕێنەوە بۆ قاعەکە بۆی نیساب قانونی تەواو بێت. چاوەڕێکەکەینەتە هەتا 5 دقیقە.
بەڕێ سەرۆکی پەرلەمان ئێمە لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان دەنگ بە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان نادەین. بڕیارمان داوە ئۆپۆزیسیۆن بین و هەست دەکەین ئەو جۆرە خۆپاڵاوتنە هەمووی دلیلی ئەوەیە کە کراوەتە یەک پاکێج لەگەڵ پێکێنانی حکوومەت بۆیە دەنگ نادەین بە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان. ئێمە بەپێی یاساکانی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان کارەکەین. دەنگیش نادەی پەیوەندی بە جەنابەتەوە هەیە. ئێستا بووینە 43 یان هیچێک هات چۆن زۆر باشە لەبەرەوەی سەڵتاو نابێ بۆ دەنگدان پشوویەگەین هەتا دەنگدان هەتا نیساب کامل لەبێ و ئینشەڵڵا لە کاتی خۆیان پرۆسەکە بەڕێواتێ. دەست خۆش.